بینەرانی هەوارگەی کوردەواری سەلام و ڕەحمەتی خواتان لێبی ئەو جارە شاتینەوە خزمەتتان لە بەرنمەیەکی دیکە بەرنمەی ئەو جارەمان لەسەر شاری هەولێرە لەسەر شاری هەولێر مەبەستمان ئەوەیە کە ئەسڵ ژیان کە لە هەولێرە بووە لەسەر قەڵا و دەوروبەری قەڵات بووە بابزانین لە ڕووی کولتور و دابوونەریتی خەڵکی قەڵا بە شێوازێک بووە و مێژوەکەی دەگەڕێتەوە چەند هەزار ساڵ کە زۆر جار باسمە جێمان لێ دەبی لێرە و لەوێ باز دەکەن با بەیەکەوە بۆ خۆتان جێتان لێبی لە خەرچی ئەو قەڵاتەی کە وەختی خۆی لێرە ژیانیان گوزەراندیەوە تاوەکو ئێستاش ماون. بەڕێزان خۆشەویستان لێرە لەگەر کاگدارا یعقوبی دەدوێن کە لێرانە هەر بە قسەی خۆیان و خەڵکی دریش کە خەڵکی ئێرانە با و باپیرانیان هەر لێرە ژیاون کامە باز لە هەولێر دەکەین یعنی کە دەرەین هەولێر لە قەدیمدا یعنی قەڵاتی هەولێر تاوەکوی ئێستاش هەولێر بەبێ قەڵا هەولێر نییە دەمانەوێت بابزانین وشەی هەولێر لۆ پێی دەگۆترێ هەولێر دیارە هەر یەکە و عەرەبەکان بە ناوێک بانجان کردێ و سۆمەڕێکان و یاخۆت فارس هەر یەکێک بە شێوازێک ناوی هەولێریان هێناوە بەڵام بابزانین لە ئەسڵ لەسەر زمانی کوردەکان هەولێر لۆ پێی دەگۆترێ هەولێر. سڵاوی خوارد لێبی کاکدار. سەلاو. هەولێر مانای چییە؟ ئایا هەولێر بریتە لە قەڵات لە بیدایەتەوە یاخۆت نا؟ هەولێر ئەوەن وشەیەکی کوردیە کوردەواری خۆمانە خۆی زۆر ناوی شارەکان بە زۆر نەوە گۆرایە زەحمەتە بزانانی ئەسڵەکەی مەزدەرەکەی لە چێ هاتیە بەس بە ماوە گۆرایە هەولێر کەلیمەکی کوردیە ئەلێن لەو معنایە هاتیە هالێرە سەبر بوویتە هەولێر بەس خۆی هەولێر فعلا لە ناحەیە مێژوو عمرەکەی ئەگەرێتەوە نزیکی 6,000 ساڵ کۆن 6,000 ساڵ کۆن طبعا ئەو قەڵایە ئێستا کە دەبینی بەو بەرزاییەی وا دروست کرایە بەو نەوعی بە یەک بەرزایی چ لە بیدایەت ئەو بەرزایە بووە ئەوە پیا بووە بە مروری زەمن تەبەقە لەسەر تەبەقە گۆراوە خەڵک گۆراوە خان و ڕووخاوە هاتوونە سەری جارێتر لەسەریان بینا کردووە خۆی لە ئەسلی گردێکی تەبیعیە بەرزایی 12 مەترە دیارە زمانی ئاشوورەکان باعتبار دائما شارە کۆنەکان لەسەر منطقەی بەرزیان بینا دەکرد گردێکی تەبیعی و بەرز بووە لەوێ شار بووە شارێکی بچووک بووە سەبر بە سەدان ساڵ بە هەزاران ساڵ سەبر بەرز بووە هەولێر دوسێ شوورەی هەبوو لە زمانی ئاشووریەکان لە زمانی ئاشووریەکان جگە لە شوورەی قەڵات خۆی لەسەر قەڵات شوورە هەبووە لە دەرەوە مەسەلەن لە زمانی مزەفەرەدین کۆکبری ئەتابیەکان کە باست کرد هەولێر گەورە بوو لە قەڵات نەبوو زۆر لە قەڵات گەورەتر بوو مینارەی چۆلێ لە ناو سنتەری شار بوو مینارەی مزگەفتی گەورە بوو بەس دوایی نەما پەرد بوو بزر بوو ئەوە مێژووە هەروە ئەگۆرێ بەڵێ لە پێشاندا یعنی ئەگەر دەستەڵاتێک هەبوایە کە زانی بیان قەومەکی دیکە هەیە یەکسەر دەچون زولمیان لێ دەکرد ئەو قەڵایانەش لۆ ئەوی بوو کە خۆیان لێ بپارێزن یعنی خوێنەوە وا لە قسەکانی جنابەت کرد ئەگەر ئاشتی بووە دەچونە خوار قەڵایەکان بەڵام ئەگەر شەڕ و ناخۆشی بووە هەموو خۆیان لەسەر قەڵایەکان حەدە دەتوانی وا بڵێ ڕاستە بەڵێ ئەو دەستەڵاتانەی کە ویستیان مەسەلەن بۆ نمونە ئەو قەڵایە داگیر بکەن زۆر دەستەڵاتە بووە ئەوەی کە جنابەت دەیزانی خۆی مەوزوعی داگیری با باسی شتێتر بکەن هەولێر ماوە ناوێکی گەورەی هەبەوە گرنگ بووە پایتەخت بووە مەسەلەن لە زمانی ئاشووریەکان بۆ ماوەیەکی کورت پایتەختی ئاشووریەکان بووە و بەردەوامیش پایتەختی دووەمی ئاشووریەکان بووە زمانی ئاشووریەکان ئەو خاوەندی کەوتت ئەرپائیلۆ معبەدیان هەبوو لە هەموو شارەکان هەبوو بەس لە دوو مهم هەبوو یەک لە نینەوە یەک لە هەولێر پاشە ئاشووریەکان لە نینەوەدا دەنیشتن کە عادەتەن زمانی کۆن هەر پاشایە لەشکرێکە ئەچوونە شەڕ دەهاتن لە بەرەکەتیان لە معبەدەکە وەردەگرت لە باتی لە ئی نینەوە وەرگرن دەهاتنە شاری هەولێر کەواتە لێرە بۆ معبەدەکەیان معبەدە ڕئیسیەکەیان لێرە بووە دەهاتنە ئێرە لێرە دەچوونە شەڕ ئەوەش یەک لە حکایەتەکانی کە ئەلێن
بە درێژایی ژیان ینی ژیانی لەسەر گوزەرایان ئەوها فترە چۆل بۆ و خەڵکی هاتیەوە قەڵات تقریبا ئەتوانی بلێ بەردەوام ئەوە یەک لە مەشهورەکە یعنی شوهرەتی قەڵاتە دەلێ شارێکە چی کۆنە بەردەوام ژیانی لێ هەبووە شاری کۆنتر هەیە لە دنیا احتیمالە لە 600 زیاتر بی 700 ساڵ بی بەس نەماوە باسیەوەت کرد کە هەزاران شوێنەوار هەیە وەکو قەڵات و ئانە بەڵام چەند ناوی تۆمارکرایە مەسەن لە یونسکۆ ئەوە هەولێر مەسەلەن قەڵای هەولێر ناوی تۆمارکرایە بەێ ئەوەش ڕۆن کەمەوە هەروەچی زەنابەت وتی بە سەتان هەزار شوێنەوار و کەلتوری شوێن هەیە لە دنیا نزیکەی عەدەدەکان تقریبەکە ساڵ بە ساڵ ئەگۆڕێ نزیکی 1200 شوێن بەست تۆمار کراوە لە یونسکۆ یعنی هۆی اعترافەکی دووەلیە یعنی هەولێری ژێکێکە لەو 1200 و کسورەی شارەکانی جیهان شار ناشوێن قسمێکی شارە قسمێکی تەلاسازیە قسمێکی پارچە بەردێکی کچکە چۆن بوداندرایانی لۆیانی ئەوها بەوش جاران شارەوانی نەبوو بەلهدیە نەبوو تەخفیت نەبوو شار خۆی پیا دەبوو شار پیا دەبوو بە لەگەر حرەکەتی خەڵکەکەی ڕێگا پیا دەبوو دەبۆ شەقام و نییە بێ بلێ تەختیتی کەی و بلێ وابوو لۆیش ئێستا زۆر لە کۆڵانە کەونەکان دەبینە هەموو ڕێگای کەونە و خوار و خێچە و ڕاست نییە قسمێکی کە لەو ئەخیرانە دروستکرا نامەی لەو ڕاستە یعنی ئێستا بەپێی قسەی جەناب دەبێ قەڵات لە سێ گەڕک پێکاتیە بەێ عوسمانیەکانی ئەو سێگەرەکە لە کۆتایی زمانی عوسمانی تەنزیماتی ئیداری تازە پیا بوو بەلەدیە پیا بوو تەقسیمات پیا بوو ناوی گەرەک پیا بوو هاتنە قەڵاتی تیان قەڵا مەساحەکەی گەورەیە بە یەک گەرەک دانا دێ گوتیان بابی کەنە سێگەرەک لەگەر کۆڵانە ڕئیسیەکان تەقسیمیان کرد گوتیان سەرای تەچیە تۆپخانە ئەو ناوانە لۆدانرا تۆپخانە تۆپێکە بوو ئەلێ وەختی خۆی تۆپ لەوێ تۆپی شەری نەبوو ئەکی تۆپی ڕەمەزانان ئیفتاریان پێ لێ دەدام تەچیە لەو لایە پێشەش تەچیە هەبووە وتیان با ناوەکە لێنێت تەچیە ئەو لایەش نزیکی سەرای بووە نزیکی ئیدارەی بووە ناوێ لێنایە سەرای لەو ئەخیرانە کە ئەو جادە ئەو شەقامە کراوە ئەو شەقامە ئێستا ئێمە لێ ڕاوەستاینە ئەوە لە ئەسلی قەڵات نییە شەقام نەبوو لە ناو قەڵات هەموو کۆڵان بووە کۆڵانی باری لە پەنجایەکان کە سیارە پیا بوو حرەکەت پیا بوو وتیان وەلەو ئەوە شتێکی غەڵەت بوو دروستکرا چی تەلاسازیەکی زۆریان ڕوخان یعنی سەر و جۆلاکی قەڵا گۆرە بە واستەی ئەو شەقامە بۆ شێوازەی نەبووە ئەو وەختی بەس ئەو وەختی وتیان باسیارە بێتە ناو قەڵات وەڵاهی خانووەکانی ڕوخاد و ئەو شەقامەیان دروست کرد و یعنی ئەوەش بەشێکە لە بێژووی قەڵات أوروبا تكون مع سليمة عسكري سلالة دنجد وبارد بالخاش يقتني مثل وزانقر نيتا بلسلي راتو دانا سرا خنجري بدشي قري شهيدي قدساني معلومات بانا مجوهرة بني سبيل سري مداني بسير لنغانك زادن قلي كوخيان وقي بالخاكلي سامنا نسلينانك بكانك لكاميراني خجان مراب ودرب درا بەڕێزان خۆشەویستان ئەمە کە ئێستا لەسەر قەڵای هەولێرین زۆر لە شارەزایانی مێژوو باز لە 6,000 ساڵ دەکەن کە ئەو قەڵایە هەبوو ژیانی لەسەر گوزەرایە بەڵام ئەوان هەر زیاتر پشت بەوەی دەبەستن کە دەڵێن گوتیان بەپێی مێژوو جێڕانەوە و حکایەت بەس بابزین شوێنەوارناسەکان تا چەند سەلماندیتیان بە تایبەتی کە ئێستا لەگەر برای بەڕێزمان کاک سەنگەر کە ماستەری هەیە لە شوێنەوارناسی و لەگەر ستافەکەی کە لەگەرینە بە هەماشەوە لێکۆڵینەوەیان کردی و دەستیان پێکردی بابزین تا چەند گەیشتینە ئەو ڕاستی ئایا گەیشتینە 6,000 ساڵەکەی یان کەمترە یان زیاترە سڵاوی خوارد لێبی کاک سەنگەر بەخێر بێستە چاو کاک حەزی سوپاس بەخێر بێن کاک سەنگەر یعنی ئێوە لەکەیەوە دەستان بەوەی کردی کە لێکۆڵینەوە بکەن لەسەر ئەو زانیاریانەی کە هەیە کە دەڵێن قەڵاتی هەولێر زیاتر یاخود هەولێر 6,000 ساڵ هەیە بەڵێ سەرتا بەخێر بێن بۆ ئەم بەرنامەیە لە سەرتادا بیرۆکەی هەڵکۆڵینی شوێنواری لە قەڵای هەولێر لە ساڵی 2013 وەک ئەوەی کە بڵێن ئایا مێژووی قەڵا چەندە
ڕاستە لە نووسراوە مسمارەکاندا باسی قەڵا کراوە باسی هەولێر کراوە کە مێژوەکەی 5,000 ساڵ 4,000 ساڵ 6,000 ساڵە بەڵام ئێمە پێویستمان بە بەڵگەی مادی ناو قەڵایە ئایا لە قەڵا چی دەبینرێتەوە مێژوەکەی چەندە و سەردەمەک تێدا ژیایە بۆ ئێمە لە 1/4/2013 یەکەمین هەڵکۆڵینی شوێنەواری زانستی لە قەڵای هەولێر ئەنجامدرا پێشتر لێکۆڵنەوەی کرایە لەسەر قەڵای هەولێر بەڵام بەو شێوەیە نەبووە بەو شێوەیە قوڵە نەبووە بۆ لە سەرتادا ئەوە پلانی قەڵایە ئەوە خەریتەی قەڵایە هەموو کامل لە سەرتادا ئەو شوێنان دەستنیشان کرا کە بۆ هەڵکۆڵینی شوێنەواری تێدا ئەنجام بدەین بۆکو باسم کرد قەڵای هەولێر وەکو قەڵا گردەکانی تر نییە لە هەر شوێنێک بتەوێت هەڵکۆڵین تێدا ئەنجام بدەیت بەهۆی بوونی کۆمەڵێک خانووی کەلەپوری ئەم خانوانە ئەهمێتی هەیە ناکرێت تێکی دەی و لە شوێنەکەی هەڵکۆڵی بکەیت بۆیە حەوت شوێن دیاری کرا بۆ هەڵکۆڵینی شوێنەواری سەرەتا ئەو شوێنەی کە هەڵمان بژات بۆ هەڵکۆڵینی شوێنەواری موقعی ئێریا ئی بوو ئەو شوێنەیە ئێریا ئی دەکا ئەو شوێنەی سە دوایی باسی دەکەین هۆی سەرەکی ئەو شوێنێک کە هەڵمان بژات هۆی سەرەکی بوو یەکەم شت بۆ دۆزینەوەی شورای کۆنی قەڵا بوو چونکە لە سەرچاوە مێژوویەکان باسی ئەوە دەکرێتەوە قەڵای هەولێر شورای هەیە ئێمەش بۆ سەرماندنی ئەم سەرچاو مێژویانە ئایا قەڵا شورای هەوەیانە ئەو شوێنەمان دیاری کرد هەڵکۆڵین تێدا ئەنجام بدەین خۆشبەختانە شورای کۆنی قەڵامان دۆزیەوە لەکوانە چونکە بەشێک لە خەڵک وایان هەست دەکرد خانووەکانی دەوری قەڵا سربەدەن ئەو خۆی شورای کۆنی قەڵا بووە کەوانیە بۆ یەکەم جارە ستافی مەحەلی ئیشمان هەڵکۆڵینی شوێنەواری قەڵای هەولێر کرد واتە شوێنەوەڕاستەکان شوێنەوەڕاستی خۆمان بوون جگەلەوەی کەوامە پشتمان بە ڕاوێژکاری بیانیش بەستووە مەسەن ڕاوێژکارێکی بیانیمان هەبوو دکتۆر ژۆن مەگەنس لە جامعەی کامبرج وڵاتی بەرتانیا لەگەڵمان بوو دکتۆرە ماری شیپەرسۆن ئەویش هەر لەگەڵمان بوو بەڵام وەکو ئیشکردن وەکو هەڵکۆڵینی شوێنەواری ئیشەکە زیاتر ستافی مەحەلی خۆمان کردمان ئێستا ئێرە ئەوە هاو هەڵکۆڵینە چۆن یانێگەرکەیەوە دەست پێگرێت ئەو بەشی ژوورەوەی شوراکەیە لێکوانە کۆمەڵێک شت بەدی دەکرێت دوو خەزن بەڵێ گومان دەکرێت خەزنی دانێوەڵە بوو بێ هەردووشان هەم ئەوە هەم ئەوەیان هەر ئەو برجەتان تا ئێستا دۆزیتەوە تا ئێستا تەنها و برجەمان دیتەوە بۆی کە نەماتوانێت شوێنەکە فراوام بکەین ئەگەر بێت و شوێنەکە فراوام بکەین ئەو لە هەردوو خانی لێە خانوەکانی دەڕووی کە لە پوریەوە ئەهمێتیان هەیە گرنجیان هەیە ناکرێت ئەم خانوانە بڕوخێنی بۆ ئەوەی تەنقیباتەکەی پێ فراوام بکەین بۆ زانینی مێژوو بۆ زانینی سەردەمی ئەو شورایە و هەر هەموو موقعەکە پێویستمان بۆ بەڵگە هەیە بەڵگەی مادی ناو شوێنەکە وەکو ئەو پارچانەی کە دەدۆزرێنەوە پارچە فخارەکان و ئەو پاشماوانەی کە لێ تێدایە ئەو یەک لە بەڵکانە بۆ زانینی تەمەنی شوێنەکە بەڵگەی دووەم بەهۆی تاقیکردنەوەی کیمیایی فەحسی کیمیایی تەریقەی کاربۆن چاردەمان هەیە C14 بۆ زانینی تەمەنی شتەکان نمونەی ئەو پارچە خەڵوزە ئەلێکوانە چینێکمان هەیە بە درێژایی شوراکە دەڕوە هەمووی خەڵوزە چینەشی ڕەشە خۆڵەمێشیە نمونەی ئەو پارچانێک کە لە ناوێکی ڕەژوو نردمانە وڵاتی بەرتانیا جامعەی کامبرج لە ڕێگای ڕاوێژکارەکەمانەوە جۆن مەگەنس پاش لێکۆڵنەوەی کاربۆن چاردە و تاقیکردنەوەکە بۆمان دەکەوت ئەم چینە مێژوەکەی تقریبا 2000 ساڵ پێش ئێستاە هەتا ئەو چینەی 2000 ساڵە هاتنە بەشی خوارەتر بە جوێری ئەو خشتانی کە لێکوانە دیترایتەوە شێوەی خشتەکە و قیاساتی خشتەکە گومان دەکرێتەوە سەردەمی ئاشووریەکان بی تقریبا دەکا نزیکەی 3000 ساڵ پێش ئێستا فترەی ئاشووری نوێ بەڵێ گەیشتنە ئەو ئەندازێت تا ئێستا تا 3000 ساڵ لە بەردەستمانە وەکو بەڵگەی مادی چونکە پارچەی شوێنەواری پارچە گۆزەی فترەی ئاشووریشمان لەو چینە دۆزیوەتەوە بەڵام ئێستا دەکرێت برێن ینی زۆر نەڕۆیش چینە خوارێ هێشتا ماوێتی بەتەکیید ئەگەر تەماشای دیوارەکە بکەن خشتەکان کۆتاییان پێ نەهاتوە دەڕوا ئێستا لەو چینە کە لە چینە خوارەوە احتمال لە تووشی فتراتی زۆر قەدیم بین احتمالشە پاژنوی مەتریکە ئەو شورایە کۆتایی پێبێ هیچ کە نەمینێتن گەر ئێستا کە باسێندێک پارچتان کرد گوتان نازانم ئەو ئەنجامی هەڵکۆڵینانە کۆمەڵێک پارچە شوێنەواری دەدۆزرێتەوە ئەو پارچانێک کە دۆزرێتمانەوە زیاتر مەسایلی فخاریەتە پارچە گۆزە و پایپ و ئەو شتانمان هەموو دۆزیوەتەوە هەتا سکەشمان دۆزیوەتەوە پارەکەی سەردەمی سوڵتان مزەفەرەدین کۆکەبریە دەکا فترەی ئەواخری عەباسیەکان تقریبا ئەو پارچانێک کە دیتمانەوە فترەی عوسمانی تێدایە فترەی عەباسی تێدایە فترەی ئیلخاین تێدایە فترەی ساسانی تێدایە فترەی فرتی تێدایە لەگەڵ فترەی ئاشووری
هەروەها پارچەی چشمان هەیە کەوای هەزارەی دووەمی پێشزاینە بەڵام لە چینەکانی سەرەوە دۆزراوەتەوە نەبێت چینەکانی خوارەوە. کاک سەنگەر ئەستوری شوراکەی چەند ئەوەندەی کلۆتان بە دەرکەوتیە؟ ئەو شوراکە ئەستوری شوراکەکەوان دەرکەوتە تقریبا 2 متر تا 3 متر ئەستوریەکەی هەیە. گومانیش دەکرێت و ئەستوریە بەردەوام بێت بە درێژایی قەڵا، ینی کەواتە شوراکە هەمووی ئێستا ئەوە لێرەوە شوراکەیە. بەڵێ ئەوەندە شوراکە، ئەوە شوراکەی ئەستوری شوراکەیە. ئەگەر بچین ئێستا بۆ لای بیرەکان سەیرێکی بکەین. فەرموو. کاک سەنگەر ئەو شتێک کە باز دەکرێت کە لە مێژوودا باز دەکرێت، مێژوو شارەزانی مێژوو باز دەکەن، ئێوە کاو بیرەتان خایان کردەوە هەستان بە هەڵکۆڵینی گەیشتنە نەتیجەی کەوایە؟ بڵێ سەبارەت بە بیری گەورەی حەمامی قەڵا زۆر وەکو جەناوت باس کرد، زۆر ڕێی هەبوو، زۆر قسە هەبووکەوە ئەو بیرە پەیوەندی بە پرۆژەی ئاودەری سەنحاری بۆ هەیە. سەنحاری یەک لە پاشا ئاشووریەکان بوو، سەردەمی ئاشووری نوێ لە 1950 پێش زاین تا 1960 پێش زاین ژیاوە. گوایە ئەو پرۆژەی ئاودەری سەنحاری کە ئای بۆ قەڵا هێناوە هاتوتە ئەو بیرەی، ئەم بیرە پڕکرابەوە، تقریبان قوڵایەکەی 12 متر مابوو، باقی تر هەمووی پڕکرابەوە و دیار نەبوو چێت نییە، کووە کوونیە. بۆیە لیژنێکمان پێکەینە بۆ لیژنەیە دەستمان کرد بە خایانکردنەوەی ئەم بیرە، هەرچەندە خایانکردنەوەی بیرەکەش لە ڕووی سەلامەتیەوە زۆر مەترسیدار بوو بۆ جانی کرێکارەکان کە ئیشان دەکرد لە خوارەوە، چونکە داڕمانی هەر کەرپوچێک دەبۆ هۆی لەناوچوونی ژیانی ئەم کرێکارانە. بەرینەکەی چەندە؟ تقریباً بەرینەکەی 3 متر و نیو تا 4 متر دەبێت. ئەدی قوڵیەکەی 52 مترە. ئەی چۆن یعنی ئۆکسجینمە لە خوارێ لۆ بۆ کرێکارەکان لە بۆ خۆتان؟ لە بۆ کرێکارەکان ئەو کات مۆبەردەمان هێنا گەورە بە خەرتوم، ئەو خەرتومەکەی کە پێ دەڵێن درێژمان کرد تا خوارێمان برد، هەوای مۆبەردەکان دۆچوو ئیشان پێ دەکرا، بێزگەلەوەش ئۆکسجین نەبوو، بێزگەلەوەش تاریشیش بوو، کارە باشمان لۆ بردبوون لە تقریبان لە 3 شوێن تا خوارێ بلازیکتۆرمان دانابوو بۆ ڕۆناکردنی ئیشەکان. ئەدی لە مەترسی ڕمانەوە خەرخۆ 52 متر ئەزە خۆی بدات بن قەڵات بەتاکید 20 متر لە خوار قەڵایە، لە جادەکانی دەوری قەڵا 20 متر لەسەر خوارێ زیاتر تقریبان. لە ڕووی مەترس سەلامەتی کرێکارەکانەوە هەندێک شتی سەلامەتیمان بۆیان کرد، مەسەلەن حەڵقەمان بۆ دانان کە لەگەڵ قاندمەکە بیبەستن، خوا نەخواست ئەگەر بیرەکە داڕما ئەوان سەلامەت بن. لە خوارێ وەکو قەفەزێکمان دروست کرد بە پلێتی ئەستور، کاتێکە بە جیهازی بلۆک ئەو خۆڵ و خاشاکەیان بەرز دەکرد، ئەوان دەچونە بن جیهازەکەی، بن ئەو پلێتەکەی، ئەگەر دنیا 6 بەر بۆ باوەنەکەی بە پلێتەکەی بکەی، بەڵام هەر مەترسیدار بوو. بەس خۆشبەختانە ئەلحەمدولیلا هەم کرێکارەکان بە سەلامەتی دەرچوون، هەم ئیشەکەی مەش تەواو بوو. بەڵێ گەیشتنەوە نەتیجەیەکەوە بەرە پەیوەندی بە پرۆژەکەی سەنحاری بیوە هەیە یان نا؟ سەبارەت بە پرۆژەکەی سەنحاری ئەو قوڵایە کە گەیشتنەوە 52 متر هیچ پەیوەندێکی بە پرۆژەی ئاودەری سەنحاری بۆ نییە. ئەگەر بێت و پەیوەندی بە پرۆژەی ئاودەری سەنحاری بۆ هەبا دەبات لە کۆتاییەکەی لە خوارەوە ڕێڕەوێک نقطە قەناتێکی ئاو هەبا کە بێتەوە ئێرخوانە، ئەو کات لەو عمقا لە عمقی 50 متر 52 متر ئاوی ژەرزەوی هەبووە، بەڵام ئێستا کە لەو عمقا ئاوی ژەرزەوی نەمایە. خۆشە شارەزای بەعام ئێستا لە سنووری هەولێرە بگرێ لە کوردستان ئاوی ژەرزەوی کەم بووە، ئێستا لێ شوێنێک بە 50 متر ئاوی ژەرزەوی دەرنایە. بەڕێزان خۆشەویستان، بابین باز لە ڕووی ژیانی کۆمەڵایەتی بکەین، بزانین لە ڕووی کۆمەڵایەتی خەڵکی ئێرانە لە پێشاندا چۆن ژیانیان گوزەراندیە. لێرە لەگەر بەڕێز کاک ئەعزەمی کە هەر لە قەدیمەوە با و باپیرانیان خەڵکی ئەو قەڵاتەی بووینە لە قەڵاتی ژیانە،
شارەزایەکی تەواوی هەیە لە مەسلەی کۆمەڵایەتیەکان لە مەسلەی ئەو هەڵسوکەوتەی کە لێرانە ئەنجامدرا کاگە ئەزان سڵاوی خوارد لێبین. سلام ورحمة الله وبركاته. ژیان و تەقالیدی ئێرانە چۆن بووە ینی خەرک چۆن ژیانی گوزەراندێ لێرانە؟ وڵا ژیان و تەقالیدی ئێرە ژیان گوزەراندە زۆر بە ساتەت بوو بە سەهلی بوو هەموو برادری بە هەموو برایەک بووین هەموو قەڵاتیەکان ئەکتەرەکان یەکدریان دەناسی خزمایەتیان هەبوو بە ژن تێکەڵاویان هەبوو بە ژن. يعني حياتك بسيط بو پیرانشوان هەموو کاسیوی بسیط بوون لە بازار. دابوونەریتی تایبەتیان هەبوو لەگەر جێدی کە جیاوازبی؟ بەخۆی هەولێر هەر ئەوەندە بوو ئێرە بوو قەڵات بوو تەیراوە چۆل بوو کەسی لێ نەبوو جێ محکەمەش ئەوە بوو ینی باخچە بوو باخچە توور و زرق و ئەو شتانە بوو. ئەو کەسایەتیانەی ناو قەڵاتی چێ بووینە لە سەردەمی کەسایەتی قەڵاتی مالی چەلەبیەکان مالی چەلەبیەکان شش حەفت برابوون فتاح چەلەبی هاشم وەلی چەلەبی حاجی محمود بابی ئەحمەد چەلەبی حاجی مەڵا ساڵح صاحبی ئەو مزگەفتەوی تریش قایم قامیەتە قیبلە خواری پێدەلێن شەهاب چەلەبی بابی دکتۆر عەبدوڕەزاق و بابی محەممەد شەهاب چەلەبی محامیە وەلی چەلەبی کە کوڕەکێ هاشم چەلەبی ئێستا کوڕەکانی ماینە ئەوە کەس چەلەبیەکان بوون پاشەوان دۆغڕەماچیەکان مالی علی پاشای دۆغڕەمەچی ئەوی بابی حسان دۆغڕەمەچی ئەوی لە تورکایە مەشهور بە ناوبانگە پیاوەکی کەسایەتی لە تورکایی پاشەوی ئەسعەدیەکان ئەسعەدیەکان ئەوانش ئاغای قەڵاتێنە ئاغای هەولێنە یعقوبیەکان ئەوە مالیانە کە ئێستا لەوێ بوون دوو ماڵ بوو ئەو لە ئەسەریەکە ئەو زادەیە نەبوو ئەو لایە دیوەخانەیان بوو ئەوە لایە ماڵیان بوو دوای ئەو زادەیە لێدرا بووە دوو بەش ئێستا دوو بەشەکە دیتە بدێستە لەوێ بووین بۆ ئەوێندە عوزێریەکان عوزێریەکان ئاغای عوزێریەکان فەتحوڵڵاه عەبدوڕەزاق ئاغا پیرباڵ ئاغا حاجی ئەحمەد ئاغا عوزێریەکانیش کەسایەتی هەولێرێ بوون هەمووش لەو کۆڵانەی بوون ئەو خەتە پێ دەڵێن کۆڵانی سەرای بە ڕەسمی بە نفوس بە عامی کۆڵانی ئاغان ینی شوێنی دەوڵەمەند و بەسەکان جیاواز هەموو ئەو لای لای سەرای بوو هەموو ئەو لای بوون لە لای سەرای خانیەکانیشیان جیاوازتر بە لەگەر طبعا نەبی ئەگەر خانیوانە هەموو مزەخرەفە و هەموو هەزار مەترە و دیتە بێت ئەگەر ئەو هەموو هەزار مەترە بوو هەر لەسەر قەڵات مزەخرەفە ئەوان ئەدی چێ لەو حاجی ڕەشید مالی حاجی ڕەشید پیاوەکی زۆر کەسایەتی و بەناوبانگ بووە دەکا کوڕی وەیسی ئاغای وەیسی ئاغێستە لە سەرنی شێخ چۆلی ئەدی ئەو کەسایەتی و سەرکردن ناودارەکان چی هاتیە لە قەڵاتی ژیایان هەر قەڵاتی بوون ئەگە سەرکردایبی مەسەلەن ئەوەل متەسەرفی هەولێر محافظ پێیان دەگۆ متەسەرف ئەحمەد ئاغا بوو ئەحمەد ئەفەندی بوو ئەوە مالیانە باپیرێ ئەو دارایی و مامی عدنان مفتی و کەنعان مفتی وان ئەحسان مفتی وان عوسمان مفتی مامی وان ئەحمەد ئاغا ئەحمەد ئەفەندی ئەوەل متەسەرفی کە دەولەتی عێراق دامەزرایە ئەوەل متەسەرفی هەولێر بووە ئەو دەرکە ئەوە مالیانە ئێ باشە محافظە جێ قایم قامیەتە متەسەرفیەت زەحمەتە لێرە بسوورە لێر ئەو دەرکەی کردەوە پێلۆی پێدەڵن ئەحمەدیە دەرکەی ئەحمەدیە ئەحمەد بەناوی ئەحمەد ئەفەندی عەندەکە مامی ڕەشاد مفتی ئەوە کەسە مەسەلا عەونی یوسف وەزیر بووە ئەگەر بین باز لە هەڵسوکەوت و ئیشوکارەکان ئێرەکە دەرێن ئێرانە حەمامەکی زۆر بەناوبانجی هەیە کە ئێستا لە حەوشی حەمامەکەی دانیشتی بەڵێ ئەگەر بچین ئێستا تەماشاچ بکەین لۆ یعنی دەرێن هەموو منتیقەی برن قەڵاتە یەک حەمام هەبووە هەم ئی ئافرەتانیش بووە هەم ئی پیاوانیش بووە ئەوە کوو بووە ئەو حەمامە تاریخی مێژووی دروستکردنی 400 و کەسر ساڵە عەبدوڵڵا ئاغای یعقوب بابی یعقوب ئاغای دروستی کردیە ئەو دروستی کردیە حەمامەکە یعنی حتى لە ئەستەمبول بڵێن لە تورکیا بگەڕێکەی دەولەت ئەو حەمامە چیوانەیە یەک لە وڵاتە دوو مەنزەعی هەیە وەکی پیشانم دای یەک هاوینی یەک زستانی کە دێت جێی خۆشوتر ئەمبار بیرەکی غەریبی لێیە یعنی ئەو بیرە لێ درایە کەس نازانی ینی ئاوی تێدا بووە ئاویش تێ ئەنۆنم بە ئاوەکەمە من دیتیە وەڵە مێژ نییە لە شێستەکان دیتیتم ئەدی ئەو ئاوە بەدەستی هەردێن ئەوە تێر هەبوو تێر بە کەروباری دەکەر ئەوە تێریان لە ناو حەمامی دەکرد بە گوریسەکە بەسترایتە بەکەرەکەی ئەو زەکەرەکەیان حرەکەت پێ دەکرد ئەوە دەڕۆژ حتا دەرچی قەڵاتی ئەو لای ئاوەکەی دەردەهینە بەو شێوازەی بووە
بەڵ ئەدی چۆن لۆ مەسەن حەمامێ. ئەو مەسەن تێک جیران ڕوونەدا لەگەر ئافرەتان لەبەر مەسەلان سبەینان زووی پیاوان بوو حەمام کە پیاو دەردەچوو شەرعەن وایە حەمام دەشورە خاوێن دەکراوە خاوێن دەکراوە ژن ئێرە پێیا دەگۆ حەوشی حەما هەر کەسە بە بوخچەی خۆی لێرە دادەنیشتن کە پیاو ڕەت دەبوون ئەوان دەچوو خەڵاز یەک دەگوتەوە خەڵاز بوو سەرشۆری ژن ئاگاداریانی دەکرد دەگۆ حەمام پیاو خەڵاز بوو شوورە دەچوو لە ژۆرێ ئەوها شەو و سبەینێ زوو لۆ پیاوان بوو عسران لۆ ژنان بوو دەکرێت بچین تەماشایە چکەین بە فەرموو. بەڵێ کاگ ئازەم ئەگەر وەسفێکمان لێ بکە لێوێنرێ بەڵێ ئێستا ئێرانە ئەوە چیە کە قسەم لۆت کرد گوتم یەکەمین حەمامە دوو منزەعی هەیە منزە خۆگۆڕین یعنی بە عەرەبی جێ خۆگۆڕین ئەوە هاوینیە منزەعی سەیفی هاوینە لێرە هاوینە دنیا زۆر گەرمە لە حەمامی دەردەچێوێن دەر هەندێک ئەوەیە دەهاتن لێرە خۆیان دەگۆڕی جێگای خۆگۆڕین زستانیە ئیزستانە یعنی هەتا ئێستا ئەوەی پێشتری خۆگۆڕینی هاوینێ بۆ ئێرەی زستانە ئەو لە هیچ حەمامەک ئەوە نییە هەموو حەمامەکانی دەولی ئیسلامی بگەڕێ حەمام توراسەکی ئیسلامیە بگەڕێ ئەو حەمامە چوانیە دوو منزەعی هەبی ئەدی گەرمکەرەوە شتێک نەبوو یعنی بەری وەرە ئەوە ئێرە جێ خۆرگۆڕینە با بچینە جێ خۆششتن دەباتچی ئێرە هێشتا نەچوینە جێگای خۆششتن هێشتا نەگەیشتینە سێ مەرحەلەمان بڕیە هێشتا نەگەیشتینە ئێرە چ بوو ئێرە دادەنیشت سەرشۆر ئەوی دەیەوێت سەرشۆر سەری بشوە دەفتزی دایە بەس سەری بشوە بەتەمەکان جاحێلش یعنی بەخۆی دەستی ناگات بشوە سەرشۆر هەبوو ئەو ئێوە تازە گەیشتینە ناو جێی خۆششتن ئێرە جێگای خۆششتنە هەر کەسێک لەسەر دوو کەسیان یعنی ئێستا جێ شوێنی دوو نەفەران دوو ممچینە یەک لەوێ چار کەس دادەنیش ئەگە خەڵە باڵغ باە ئەوانە هەموو جێگای خۆششتنە ئەوەش سلاحەکەەوە تورکمانیە وە کوردی بکەینە کوردی چورە چەند داشی ینی بەردی زاوای بەردی زاوای بوو ئێرە کە زاوا پێشەوەی بە زاوابی خەڵک دەهات لە ئەترافی دادنیش گۆرانیان دەگوت زاواش ئەو هادانیشتێ لێرە پێیان دەگوت حەمام خەلوەت کرا یعنی حەزز دەبوو ئەو ڕۆژی زاوە لە حسەسانی خۆی هەموو کەلیمەکە پێیان دەگوت حەمام خەلوەت کرایە خەلوەت ممکنە لە خالی وەرجرایە کەس نەیە خالی بەس بە خۆیان زاوە ئەلێرە دادەنیشت دووسێش ئەلێرە گۆرانیان دەگوت چەپڵەیان لێدا ئەوان دیکەش لە ئەترافی دادنیشتن ئەوە پێیان دەگوت بەردی زاوە یعنی تایبەتەوە بەردی زاوایە ئێستا ئەگەر گەنجەکان دەرن بریامە لەو سەردەمی ئەمە زۆر مەراکم ئێرە بوو ئەلێرە خۆم دەشوشت ئەدی ئەو شوێنە چی پێ دەرێن ئەو شوێنەوە ئەو شوێنە ئەمبارە ئاوێ سەرەوەی ئەو ئەمبارە بوو ئاوی گەرمی دەکرد ئەو ئەمبارە دووە یەک سارد بوو یەک گەرم بوو لێرە دەچووە زێر شوشتن دەچوو ئەو ئەمبار بەس لێرانە ینی بە بۆڕێ ڕاکێشرا ئەو کاتیژیان هەر بە ستران دەیان برد نا بە ستران بووە ئەوە 400 ساڵە تاریخی بەس ئەوە بلین 56 ساڵە ئەوها دەبینی دوو ئەمبارە یەکەوە تێکەوە ئەوە ئەمبارە ئەوە سارد بوو ئەوە گەرم بوو ئەوە سارد بوو یەکی گەورەکە گەرم بوو گەرم احتیاجیان زۆر پێ ئەوە سارد بوو ئەوە دوو ئەمبار لێرە شۆت ئەو زیاد دەکرێت بنی وەی کوڵخانەکەی ئەوی لە دەری پیشیانتمدا گەرم دەکرا باشە زۆر باش ئێرە تەبان مەغزەنی گۆگای زولزال بوو زولزال غڕ دەکرا وەختی نەفت نەبوو غاز نەبوو بە هیچ نەبوو یعنی هەر زبرێک باە هەر زبرێک باە لێرە دەیان بردە ئێرە کوڵخان بوو ئەو کە گۆتمان ئەمبار ئەوە بنەویە لێرە گەرە حەمامک لێرە گەرم دەکرا کوڵخانچێکی خاصی هەبوو خەلکی ڕۆستی بوو ئەو بە چ ڕەوان دەکرا لەوێندەری بە خەکەناسی بەدار ئەو حەمامە یعنی پیاوە گەورەکانیش داهاتن لێرە خۆیان هەموو کەس داهات گەورەکان کەم فەرقی نەبوو ناوەڵە کەم چکەوان گەورەکان با بڵێن خانیەکان دیتی حەمامی خۆشیان هەبوو خانی خۆشیان هەبوو گەورەیان هەبێ خانیەکان دی 100 مەتر بوو 80 مەتر بوو بەس فەقیرەکەم و ماریکاول بووی هەر بەش ئێستا ئەدی لپاش مرگم لپاش مرگم لپاش مرگم
تفاي دبيا يسر قبرم لبوا شيوان آي آي التماوم نفس بفرماك سونا بمارم بفرماك سونا بحارم سدار بنارم بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرە هاتیە ئەنتیخانەی کاک حاجی خالیس دیارە ئەنتیخانەی قەڵا کاک حاجی لەوێن دەرەیە دیارە ئەمە پێشەوەی کە باس بکەین ینی باسی ئەو ئەنتیخانەی بکەین باسی خودی خۆی دەکەین دیارە هەر لە منداری و هەر لە ناو قەڵات لەدایک بووە کوڕی ئەو قەڵاتەیە هەتاوەکو ئێستاش هەندێک شتی خۆش هەیە یعنی دەکرێت باز بکەین لۆ نمونە شەڕەبەرت هەبووە قەدیم لە گەڕەکەکان لە قەڵاتێ لۆ تەیراوەی مەسەلەن دواتر مەسەلەن لە گرکەند و بەلا شاوە شورتا و نازانم چێ کۆمەرە گەڕەکی دیکە هەبووە کاک حاجی سەلامی خوارد لێبی سلام ورحمة الله وبركاته بخير بين ئەوە چۆنە ینی ئەو یاریە ئەو گەمەکردنیان ئەو شەڕەبەردە ناوی چی لێ بنین پێشەشی بەخێراتن تا لەکەم لە بۆ ئەنتیکە خانەی قەڵا من نام خاڵس یونس مستەفایە لە دایک بووی قەڵای هەولێرم ساڵی 1956 کاتی خۆی بابلێم ئەمن بابم دەژێرتەوە دەلێ زمانی مەش ئەو شتە هەر هەبووە زانت 100 ساڵەوە پێشیش شەڕی قەڵات و تەیراوە هەر هەبووە هەتاکو بابلێن من ساڵی شێستەکانیشم بەبیر دێ کە منداڵ بووم لە قەڵاتی ئەو شەڕە دەبوو کە بە حکمی زەمان کە منداڵ بووم شەڕم پێ نەدەکرا من بەس بەرەبەرە کە گەورە بووم ساڵی 1970 یعنی بوومە زاحل تقریبا ئەو وەختی تانیم ئەمنی شەڕی بکەم دەبی هیچ سار نەدەوی بەشدار دەی بەشدار بکەیت چگەر بەشداری نەکرد بە برادەرەکان دەزانیت هەندێک ینی نامۆ دەبووی لە نایم دوگوتی ئەوە ترسنۆکە شەڕێ ناکە ئەوەی دەکا ئەو جا شتەکە لە لێرکوانە بە خۆمان بەدەستی خۆمان بەردەقانیمان دروست دەکرد لە خوری و لە گوریسی دار لاستیقمان دروست دەکرد ینی جاری وادەوە خەڵکانێکە بوو لە بۆ بژێوی ژیانی خۆیان لە قەڵاتی ئەو شتانیان دروست دەکرد دەشیان فرۆشت یەکی بە 5 فلسی هەبوو گەورەتر هەبوو بە 10 فلسیان دەفرۆشت خەڵکانیش دایان کڕی ئەودە شەڕی قەڵات و تەیراوە شەڕمان دەکرد شەڕەکە لەسەر شوێنێکی بچووک بوو لە تەنیشت محکەمەی هەولێر لە مابینی محکەمە و خەستخانەکە بوو لەوێندرە ئاردەگ پێشان ئەوێندەرێ بیستان بوو دوای بۆ پارچە ئاردەکە کردمانە ساحی تۆپانەی خۆمان تایراوە دەیگوت ئەو ئاردە لە تۆپانی مەلعبی خۆمانە ئەمەش لە قەراتێدا دەمانگوت ئیمەیە شەڕەکە لەسەر هەندێ بوو ئەو شەڕەکی دەتانم بلێم ڕقوی چینە نەبوو وەکو وەرزشێک بوو ئەوی شەر وەرزش بە وەکو تۆپانەکەی تەبیعی وەکو تۆپانەکەی وەرزژێک بوو هەڵاتنی تێدا بوو گریانی تێدا بوو یعنی شتێکی خۆش بوو بەس من ئەوانم هەموو بەبێردی کە شەڕمان دەکرد لە کانگای شەڕەکە بووین دایانگوت مسلحات پێشان مسلح دەزانین چیە یعنی نەجدا پێشان نەجدە نەبوو ناوی مسلحا بوو دایانگوت پیکەبەک بوو مسلحات پۆلیسێک داتە خوارە خۆی بڕنۆی بڕنۆ درێژێک هەر یەکۆ لە بۆ لە ئەچارداتین کەسی بەردەستی نەدەکەوت کەسی بەردەست نەدەکە هەرداتی خۆ پۆلیسەوە چیمە ناتانێری ئەوجا ئەو وەخت خۆی لە قەراتێ لەکنەمە 3 کۆرانیشە بوو کۆرانی تەچێ بوو سەرای بوو تۆپخانە بوو ئەجە کۆڵانی تەسک تەس شتێدا بوو ماڵەکانی شەموو لە قەڵات هەموو یەکدری دەماناسی داڵدەمانیان دەدا هەر یەکە دەچوینە ماڵەکی ئەو وەختی پۆلیسێک بوو لە پۆلیس نەدات ماڵەن باشە کاک حاجی باسیەوەت کرد ینی ئەدی کو ینی توانیتان مەسەنە تو هەر هەموو دەمێ هەر لەگەر جەمەعات نەدەبووی ئەدی کۆت چوبە تەیراوی ڕێیان پێ نەدەگرتی یان ئەوانەی تەیراوی هاتبانە سەر قەڵات ئەوجا ئەلێکوانە ئەو پرسیارە زۆر گرنگە کە ئەمە لە قەڵاتێ بووین قوتابخانەی سەرەتایی نزیکە بوو لە تەیراوەی نەدەوێران بچینە قوتابخانەی بخینین ئەمن یەک ئەوم بەخۆم لە خولەکانی بووم لێرکوانە دوو دەوامی بوو مەعڕیان پێدەگوت سیروان و خولەکان ئەمە لە خولەکانی دەماخین لەکوانە کەم باقی ئی تایراوەش لە لای تایراوە هەبوو ئەلەوێن دەردەیان خین بەرێ بابین باس لە منداڵی بچینە دەرێت لە بۆ گەورە بوون بڵێ
ئەو ئەنتیخانەی قەڵات جەنابەت سەرپەرشتی دەکەی دوو لە قاسێ چەنددا هەیتێدا تو هەر لە ناو هەولێرێ ئەوە چۆن و دەگەڕێتەوە ساڵی چەند بەبرای خۆم برێ نزیکەی 50 ساڵ ئەمن خەریکی ئەنتیک و ئەنتیکە خانەمە شتی کولتوری کوردەواری شتی کولتوری کوردستان بەگشتی کۆیان دەکەمەوە تانیتم لەو لێرە سێ چار شوێنی گەورەمە بێ بۆ نمایشکردنی ئەو کەلوپەلە دانسقە و جوان و بە بەهایانە دامنایە لەسەر قەڵاتێ شەیتم شوێنەکە ڕازانیتمەوە بە بودجەی خۆم ئەو شوێنم چاکردەوە دامنە ئەو شتانم نمایش کردیا خەڵکانی بیانی دێن کوانە سەردارمان دەکەن ڕۆژانە قوتابخانەکان دێن بۆیان شەرح دەکەن هەر ملەتێک بە زمانی خۆی لە بۆیان باز دەکەین ڕۆژانە خەڵکانی خۆشمان دێن ئەو کەلوپەلە جوان و فولکلۆریانە و ڕسەنانەمان نمایش کرد کۆتا پرسیار کاک حاجی لە ڕووی کۆمەڵایەتی و ژیان و گوزەرانی خەڵکی یعنی بەعام لەگەر یەکدی ئێستا باشترا یان ئەو کاتەی کە جەنابەت لێی ژیانی نەخێر ئەوە 100 جار دەلێمە قسەی کاتی خۆی باشتر و کاتی خۆی ستاش ببینم دێ ڕێز هەبوو گچکە ئیحترامی گەورەی دەکرد گەورەکمان بدید باە لە تەمەەن برادری بابمان بوو خۆمان دەشاردەوە لێی شەرممان دەکرد بەڵێ دڵخۆشم هەولێرەکەم کە تۆی شارە جوانەکەم دڵخۆشم هەولێرەکەم کە تۆی شارە جوانەکەم ئەشاری باوەڕداران ئەشاری وەفاداران هەرگیز لایادت ناکەم نەنا لە بیرت ناکەم جوانت لە باوەش گرتووە بەڵاو مینارەی بارتێ جوانت لە باوەش گرتووە بەڵاو مینارەی بارزێت خەڵکی ڕووگەش کردووە خەڵکی ڕووگەش کردووە زیکی و بانجی مزگایەوتێت زیکی و بانجی مزگایەوتێت بەڕێزان خۆشەویستان دیارە هەر لە سەر قەڵات کە ئەمە دەزانین لە هەر شوێنە کە ئاوادانی هەبێ مزگەوتی شەبووە یان لە پێش ئیسلامیشدا لە هەر شوێنە ئاوادانی هەبوو معبەدەکە بووە بە زروف و سەردەمی ئەو کاتیدا لێرەدا ئەمە لەگەر مامەستا مەلا محەممەدی دەدوێن کە هەر لە قەدیم و باو باپیرانیشان لێرە نیشتە جێبووینەوە و مەلاو کەسایەتی ئەو دەڤەرەی بووینە یا خۆت قەڵای هەولێر بووینە بابزانین لە خۆیەوە جێمان لێبیتن بابزانین ئەوان چەند پشتە لێرانە و ئەو مزگەوتە دەگەڕێتەوە بۆ چەندی سڵاوی خوارد لێبی مامۆستا مامۆستا ئەو مزگەوتە ئەگەر کە دروست کرا دەگەڕێتەوە چەند 100 ساڵ پێش ئێستایان چەند هەزاریان بسم الله الحمد لله والصلاة والسلام على سيدي رسول الله وعلى آله وصحبه ومن والاه بخير هاتني جنابتان دكمو جماعتي تلفزيون كتان أو مزقوتا وكو ساتساو خلق بحثيان كردي بتواتر لما أريخا كان إسلامش كبحثيان كرديها دقريتو بدايتي سردمي إسلام كجيشتو أو شارع وكو زاندراوا صالي بستديو كوتشي إسلامتي هادي تأيرا بسر كردي عتبي كوري فرقدي سلامي إيرا وكاتي خوي درين برزقابوا خلق كبوينا مسلمان إيرش بويتا أو شيء بويتا مزقوت لو صدموا إيرا نيجو عبادته طاعتي تذاكرايا و لقالاتش وكو بنا مالي مفتي بنا مالي ملافندي بينز قرنا كليرنا خدمتي أي بيروزي إسلاميان كرديا وخدمتي خلشيان كرديا وإداري مزقوتي عند دست بوا والحمد لله استاش جمعة وجماعتي هاتي دامايا ومزقوتا بهم يعني خلشي ديك هاتي بناي هنا ببولاي مثلا مشاكل لا استي شاري هولير بي ياخذ لا شارق لو شارع شي ديك بي هات بي بناي هنا بي شي حل كاين لليوا كاتي خوي نجيب باشا كهات بوشيشا كومالاتيا بو المنطقي كهاتيا لمزقود لا هدايا ونصيحة استشاري بملا أبو بكري فندي ملا أبو بكري سيم كمشهورة بكتوك ملا يم ملا جزكا يهاني ويبوا وصدمي ويش تعمير شيء دي كمزقود كرايا دوري هبوا لبو حلبوني أو مشاكل لويش دائما أو كاتي أجر مشاكلك هذا دقار هر عالم كش عقيدة وابو دقار ولا إمام مصايني عيني لبوا صلح ومصلحتي عم بكاج مشاكلكم ملاتيا بيني خلقك يا
ئەو مەسائلانە لای مامۆستایان بۆ دائیمەن کاتی خۆی مزگەوت مەرجع بوو لە ئەو ئیشانە. بەڵێ ئەمە پرسیارمان کرد یعنی لەناو قەڵاتێ قوتابخانە نییە گوتمان لەبەرچی قوتابخانە نییە گوتیان مزگەوتەکەمان هەم قوتابخانە بووە هەم مزگەوتیش بووە ڕۆڵی تەواوی جێڕایە وەکو سەردەمەی نەبووە. ڕاست دەفەرمی بینایەکە بوو کاتی خۆی تەڵەن مزگەوتەکە تعمیر کرایتەوە ئەو تعمیری ئێستا تعمیری ساڵی 1959ە بینایە کۆنەکەی مزگەوت لە ساڵی 1957 ڕوخا 22 گومبەتی لەسەر بووە لە ناو ساحەی مزگەوتەکە مەدرسەی دینی تێدا هەبووە ئەو مەدرسە دینیە خەڵک لەوێ دەیخوین دەوێت جێ خوێندن بووە مامۆستاکان تدریسیان هەبوو بەعام مامۆستای تریش هەبووە لەگەر لای مامۆستا بنەماڵی مفتی کە ئیجازەیان وەرگرتیە بە ئیشی تدریس هەستاینەوە لێرە فبەس ئێستا بینایەکە کە ڕوخای ئەوێت تعمیر نەکراش شێوازەکی سەردەمی پێوە دیارە ئێستا یعنی هەموو کاشیە و غرفەکان حەزورەکان گزکەتر بووینە ئەوەی نەمایە عەدەدەکەتر بوو بەڵێ بە حکمی ئەوەی کە ئەو مزگەوتە زۆر قەدیمە و لێرە کەسانی برێن مامۆستایانی ناودار و کەسایەتی لێرە نیشتەجێ بووینە هەمە هەنجیتان هەبووە لەگەر وەکو برەی ئێران و عێراق و شارەکانی خوار و ئەوهانە ینی برێن حوجرە لۆ حوجرەیان فەقێ بنێرنەوەی ئەوان بینە ئێرانە شیوا هەبووە. بەڵێ بەڵگەش لەسەر ئەوەی نامەکانی جەنابی کاک ئەحمەدی شێخ سلێمانی ڕەحمەتی خوای لێبی کە نامەی ناردێت لە حاجی مەلا عومەر ئەفەندی کە بابی مەلا ئەفەندی هەولێرێ بووە نامەی بۆ ناردیە تەزکیەی فەقیانی کە لە مزگەوتەی بووە فەقێ لەوێ ڕاهاتینە یان بۆ فەقێ لە ئێرانی هەردینە لە کوردستانی ئێرانێ تەسکەی جەنابی کاک ئەحمەدی شێخیان پێ بووە لە بۆ لای مەلا عومەر ئەفەندی کە لێرە وەریان بگری فەقەی زیرەک بووینە تەسکیەیان دەکا کە لێرە وەربگیرێن وەکو ئەزهەرەکی بوو کە خەڵک بێ مڕازعی تێدا بکات. طبعا لێرەش نظامی مزگەوتی قەڵاتیش مەدرسەکەی بەو شێوازە بووە ئەگەر یەکێک ئیجازەی علمی وەرە بگرت بعد بە چەند ساڵ دەماوە لە مزگەوت لێرە مەصرف دەکرا لێرە خزمەت دەکرا دوای ئەو گوندانەی کە پێیان ویست بە یان ئەو منتیقانی کە مامۆستان ویست بە لێرەت بۆیان دەچون. ئەی لەگەر وڵاتانی وەکو میسر و کە جامیعەی ئەزهەری لێ هەبوو یان وەکو عێراق بەڵێ ئەوە بەڵێ عێلاقە لەگەر مزگەوتی قەڵات و لەگەر ئەزهەر بەڵێ لە زمانی ڕەشاد ئەفەندی خوا عافیکە جەنابی قازی ڕەشاد ئەفەندی کە ئەو لە ئەزهەر خەلیجی ئەزهەرە لەوێ تەواو کردیە هاتیتەوە و ئەو عیلاقەش ماوەک پێش ئێستا عیلاقە هەبوو لە بینی حکوومەتی هەرێم و برین ئەو قاب لەگەر وان مامۆستانی وان سەدانی ئێریان دەکردەوە شوێنە ئەو عیلاقە الحەمدولله هاتوچون هەر هەبووە ئەوەش عیلاقەکە کە مەدرسەیان خەریجی مامۆستای لە خەریجی وێ بووە جەنابی ڕەشاد ئەفەندی بنسبەت ئەو مزگەوتەش کە کۆنتین پارچە بەردی کە تێدا مابی پاش تعمیرەکە تەمان ئێستاوی دەیبینن هەموو تعمیرە ئەو تازەیە بەڵام ئەو قەوسی ئەو مینبەری ئیمامی ئەو نووسینە کۆنترین پارچە بەردە لە مزگەوت کە مابی دەگەڕێتەوە ساڵی 1932 کۆچی نووسرا لەسەری دەکات 305 ساڵ تەمەنی ئەو قەوسی ئەو مینبەرەیە عەدا ئەو کەرپوچانی تەنیشتیەوە تازەیە ئەوە قەدیمترین پارچە بەردەمایە بەردەکی شەیە لەسەر دەرکەی مزگەوتی کە نووسرا بەحسی تاریخی تعمیرەکەی دەکات جەنابی ڕەشاد ئەفەندی 4 بەیتە شعری هەیە لەسەری ئەوە خوا عافیکات جەنابی ڕەشاد ئەفەندی ئەو بەیتە شعری نووسیە لە بۆ بەحسی وەسفی مزگەوتەکە دەکات کە چۆن ڕوخایە و خەڵکەکە کو هاوکاری یەکتریان کردیە خەڵکی شاری هەولێر بەعام شخصیاتی دیار وەکو لە قائیمەکەی ناوی جەنابی شەقاکەی هەیە خوا عافیکات جەنابی شێخ مستەفای نەقشبەندی ئەسعەد ئاغای هەرچی تر ناوی تێدایە فەتاح ئاغای هەرچی شێخ حاجی محەممەدی شێخ ڕەشیدی لۆلان ئەو شخصیاتانە و خەڵکەکی دیکەش مامۆستایانی ئاینی مامۆستا مەلا فائیز ئەوان هەموو ناویان لە بەشداری بوونی تعمیری مزگەوتی ساڵی 50 شخصیاتی دیکەش کە ئێستا لەسەر زەینی مەناوەکانیان زۆرە ماشەڵڵا. مامۆستا گیان ئەگەر بچین تەماشای هەندێک وێنە هەیە کەسایەتیەکان مامۆستایان ئەگەر بچین سەیرێکی بکەین ئینشاءڵڵا خۆشە یاخۆ بەخێر زۆر سپاس. ئەو ڕسمە کۆنەکانی مزگەوتە لەو ڕسمەی دیارە جەنابی مەلا محەممەد ئەفەندی مفتی بابی جەنابی ڕەشاد ئەفەندی ئەوەی لەسەرەوەیە ئەوە غورفەی مەلا ئەفەندی بووە ئەوە بینایە قەدیمەکەیە ئەوانەش مدەریس بووینە لە ناو مزگەوتێ هەبوو مامۆستای دیکەش بووینە وەکو بەحث دەکەن چەند ناوی مامۆستا مەلا ئەمینە کە دەرێ مامۆستا مەلا عومەرە ئەویان جەنابی مامۆستا مەلا ئەفەندی هەولێرەیە کە بەرەو حەڕەمی مزگەوت دەڕوە ئەوەش حجرەکانی فەقییان دیارە لە بینایە قەدیمەکەی ئەوەش ڕسمی گومبەتە کۆنەکانی سەر مزگەوتە کاتی خۆی گومبەت نەبووە پێشان یەک گومبەت نەبووە گومبەتی زۆر بووە ئەوەش منارەکەیتی بەڵێ سەربانەکانی قەڵاتە سەربانی ماڵەکانی قەڵاتی و لەگەر سەربانی مزگەوتی کە گومبەتەکان بەو شێوازە بۆ و کورسیش لە سەربانی مزگەوتی دانرایە کە دانیشتینە ئەوە دەکەی کۆنی قەڵاتە خەڵکەکەش دیارە بەرگ و تەرتیباتیان دیارە چۆنە ئەو لەو حەیە ناوی حەفدە مامۆستای ئاینیە لە بنەماڵەی مفتی
هەدیە و وێنەی مامۆستا ئەوە جەنابی مامۆستا مەلا ڕەئوفە کوڕی مامۆستا مەلا خدری ئەو ڕسمەش لای تەوێلە و بیارە وەریگرتیە سەردانی شێخانی بیاری دەکرد ئەوە جەنابی ڕەشاد ئەفەندیە کە وەختی خۆی لە ئەزهەر خوێندیتی تەڵەبە بووە ئیجازەی علمی لەوێ تەواو کردیە ئەوەش جەنابی عیزەدینی مەلا ئەفەندیە کە لە جێبابی تقریبا 2 ساڵ تەدریسی کردیە دوای چوویتە بەغدای بوویتە نائیب لە زمانی مەلەکی ئەوش ڕسمی حەزرەتی شێخ حسامەدی تەوێلەیە لەبەر ئەوەی جەنابی مەلا محەممەد ئەفەندی مفتی و شێخ جەمیل ئەفەندی هەمووی منتەسیبی حەزرەتی شێخ حسامەدینی بووینە وەختی خۆی بەلاوی مجاز بووینە ئەو سوڕە یاددارش تەمان عمری نازانین چەندە وەختی خۆی بەکار دەهات لە ڕۆناکای نامزگەفتی بە گوریس برند دەکرا لە بۆ ڕۆناکایی پێش وەختی فانۆسی عمریشی چەندە نازانین ئەوەش جەنابی ڕسمی قازی ڕەشاد ئەفەندی مفتیە کە هەتا ساڵی 92 خوتبەشی هەبووە لێرە و متەوەلی مزگەوت بووە ئێستا تەوان ئەولادەکانی متەوەلیان کە ئامۆزا من ئەوان متەوەلی مزگەوتەکەنە ئەوەش جەنابی مەلا محەممەد ئەفەندی مفتیە بابی جەنابی قازی ڕەشاد ئەفەندی مفتی کە خەتیب بوو لێرە و مدەریسیش بوو تەدریسیشی هەبووە ئەوەش جەنابی مەلا ئەفەندی هەولێرێ کە بەناو بانگا مەلا ئەفەندی کە قەستی باداوای هەبوو ملک دەهاتە هەولێرێ لای دابا لە ماڵی دەبا لە لای مەلا ئەفەندی لای دەدا لەوێ دەماوە شەوێ لە قەستی باداوای وەکە مشکلێکیش وەختی خۆی کە ڕوویدا مشکلەی ڕەشید عالی گەیلانی لەگەر دەولەت معالەی مەلیشی دەست بەسەر کران نادرانە هەولێرێ چەند ساڵێک پێش ئێستا ئەوجە یەک لەو ئەوانی کە قوتار بووینە لە مەسەلەی ئینقلابەکەی 58 بەحسی دەکرد دەیگو ئەمەیان بردە هەولێرێ بەس مەلایەک لە هەولێرێ مەلایەکی کورد ئەمەی بردە ماڵی خۆی داینان مڕعاتی کردین بەس دەرێ ناوەکەم لەبیر کردیە ئەوە مەلا ئەفەندی بوو مەلا ئەفەندی هەولێرێ و عائلەی مالیکا لە ماری مەلا ئەفەندی لەوێن دەرێ ڕێزیانی گیرە و بەیمانەتی وەرگیران ئەوەش جەنابی شێخ جەمیل ئەفەندیە مفتی هەولێرێ ئامۆزای مەلا ئەفەندیە ئەوە کاتی خۆی سەردانی بیارەی کردیە لای شێخەکانی بیارەی حەزرەتی شێخ حسامەدی تەوێلەی ڕەحمەتی خوا لێ بی بە فیراست تەماشای کردێ کە هەستی کردێ پیاوەکی ساڵحی لێ ئیجاد دەبی ئەو ڕسمی فەرمانی سڵتانی عوسمانیە ئیستینساخی ملەوەنە نوسخەی ئەسلێکە هەر گیرا لە دیوەخانەی مفتی ئێستاش مایە بەڵێ ئەوە ختمی سڵتانیە ئەوی ساڵی 1715 میلادی لە بۆ مەلا ئەبوبەکری دووەم دەرچووە کە باپیرە گەورەمان دەکە و باپیرە گەورەی برێ مەلا ئەفەندی و ماڵی مفتی دەکە ئەوەش ڕسمی شێخ مەلا محەممەدە ئەوەش لێرە تەدریسی هەبووە ساڵی 59 وفاتی کردیە دەست خۆش بی مامۆستا گیان زانیارێکی زۆرت داینێ خی گەورە سەرکەوتوتان بکە بینەرانی هەوارگەی کوردەواری لێرەدا بۆ ئەندازەی هاتینە کۆتایی بەرنامەکەتان ئەوە بەشێک بوو لە مێژوو بەسەرهاتی قەڵاو هەولێر و هەولێریەکان کە باز لە هەولێرە دەکرێت یعنی دەبی باسی قەڵای بکەین لەبەرەوەی ژیان سەرەتا لە قەڵاو دەوروبەری قەڵای بووە هەتا کاتەچی دیکە و بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرین وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبركات.